لە هەر جێگەیەکن سڵاوی ئێمەتان لێبێ و بەیانیتان باش بێ و تەندروست باش و دڵخۆش بن. ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی هەمەڕەنگمان بۆ ئامادەکردوون و دوو تەوەریشمانەیە کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەمیان نووسەرێک توێژینەوە لەسەر دیاردەی خۆکوشتنی ئافرەتان دەکات. ئایا هەوڵی تاکە کەسیە یاخود بۆتە دیاردە؟ لە تەوەری دووەمیشە ئافرەتێکی هونەرمەند داستانی مەم و زینی کردووە بە فۆتۆستۆری واتە چیرۆکە وێنە. ئەمانە لەگەڵ میوانەکانم گفتوگۆی لەسەرەکەین. اینجا ئەچینە لای بابەتی یەکەم. لە چوارچێوەی پرۆژەی هێلان کە تایبەتە بە پشگیریکردنی گەنجانی بەهرەمەند و هونەرمەندان، فێرگەی فێرمینگ پێشانگایەکی تایبەتی بۆ شێوەکار و دیزاینەر ئامانج ئەمین کردەوە. ئەو پێشانگایە لە 11 تابلۆی جیاواز پێگاتبوو. جیاوازی ئەم کارە لەگەڵ پێشانگاکانی دیکەی ئەو هونەرمەندە ئەوەیە بە پۆستکات وێنەکانی نمایش کردووە و وردەکاری هونەری زۆری تێدا بەکار هاتووە. کاک ئەمان دەستبوونەکی زۆری هەیە لە بواری شێوەکاری و بەتایبەت لە گرافیک و دیجیتال ئارت. کۆمەڵێک کەسیاتی مەبژات ئەم جارەکردمە پۆستکارد لێرە هەوڵمدا تەکنیک زیاتر کار بکەم، هەوڵمدا کەسیاتیکان هەڵبژێرم کە کاریگەریان هەبووە، هەوڵم داوە کۆمەڵی بیرۆکە بوو، هەم لە ڕووی تەکنیک و ئەم لە ڕووی فکر و بڵێم ناوەڕۆک کارم کردووە لەسەری. لێرە تەنها 11 دانەمان نمایش کرد، پێم باش بە ئەو تەنها کۆلێکشنێکی ئەم جارەمان 11 دانە بێت لە کۆی 22 دانەیەک کە نیوەیەمان نمایش کرد. پرۆژه هێلان پرۆژەیەکی هاوبەشی نێوان فێرگەی فرێمینگە بۆ وێنەی ڕۆژنامەوەی هەروە سێڤ گەلەریش. پرۆژەکە زیاتر لە 3 ساڵە هەیە و پرۆژەکە زیاتر پشتگیری کارەکانی هونەرمەندان دەکات و ئەو هونەرمەندانەی کە لە شێوەکارن یاخود پەیکەرتاشن و بەشێکی دیکەشی ئەوەیە کە لە هاوینان لە زیاتر دیکەین. ئەویش کۆنسێرتە بۆ ئەو گەنجانەی کە دەرنەکەوتنی یاخود کەمترین دەرکەوتنیان هەبووە و ئێمە سەپۆرتێک بۆ گەنجان و کارە دەکەین. حەزمان بۆ بنکەی ڕۆشنبیری لالش بۆ یەکەم جار پێشبڕکێکی ڕۆشنبیری لە دەڤەری ئێزدیان دەست پێ کرد و 500 کەس بەشداریان تێدا کرد. سەرۆکی بنکەی لالش دەڵێت هەموو ئەو کارانەی کە ئەنجام دەدرێت بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانە. نێزیکی 500 دەرچوو قوتابیانە ئەمە دەکارێن خوا دەکەن داکو بەشداری ئەکەم بەریکانە ڕەوشەمبیری ببن. هەریەکی 5 پرسیار بەرسەبدا دەبە خودان خەڵات دەوێ بەریکانێدا. بەێ خودەی پرسیار گەلک سانە هیبوون و ئەم دەستخواشیە لێتکن و ئەم هیویدارن وان بەریکانات بەردەوام بن و ئاستێمەی ڕەوشەمبیریە بلندتر لێوەرە و ئەم دخوازن بەردەوام بن. ئاستی مادوێت گەلک بەریکانەوەسا بینەڕێخستن و ئەس ئەڤرۆ بجلگێ ئێزیە من بەشداری وێ بەریکانێ کردی گەلەکە خۆش بۆ بەریکانە. ئەف بەریکانان چالاکیەکە ڕەوشەمبیریە پێک دێت جێ پرسیارێن ئاینی و مێژووی و نیشتمانی و گشتیژی. 15 کەس دەبنە خودان خەڵات یە بەرسەبێت دروست بدن. خەڵاتی وانژی ژێ 300,000 دیناران دەست پێ دکا. دەڤێت جدای دێزیدیا چل خان کێبێل شاریال بربنی و بنکەندی چێ خان بەعادل شنگال سنون هەموو مناطقی دێزیدیا مەلبەرە ئەف بەریکانە ڕۆشنبیریش گەنجێت دێزیدیارە بێتە ڕێخستن هەلبەت مەرەمژی ئەوە داکو کەسایەتیا گەنجی ئێزیدی بهێستر ببێ. بنگێ لالش یە ڕەوشەمبیری و کۆمەڵایەتی حکوومەتە هەرێما کوردستانی هاریکاری و پشتاوانیا وان دیکە ji بۆی هەندێ خزمەتا جڤاکە ئێزدی لە هەموو بواراندا بکەن.
یەکەم قۆناغا بەریکانە ڕەوشەمبیریە لالیش لە ناحیا خانگێ دەست پێ کرد لێ لەڤەر ناڕاوەستێ بەلکوی هەموو دەڤرێن ئێزدیاب خۆڤاگرێ و vê şêwayî qotabî û derçû wê beşdar bin. Marşingalî Kurdistan 24 nahiya Xankê. ئەچینە سەر تەوەری یەکەم. خۆکوشتن و خۆخنکاندنی ئافرەتان لە هەرێمی کوردستان و لە عێراق و جیانیش بە شێوەیەکی گشتی بەردەوامی هەیە. اینجا نووسەر تانیا جەمال کتێبێکی تایبەتی لەبارەی ئەم بابەتە نووسیوە. لە ستۆدیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. تانیا خان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بەڕێز مەمنونم. هەر بژی. سپاس بۆ با لەوە دەست پێ بکەین باسێکی کتێبەکەمان بۆ بکە بە شێوەیەکی گشتی. بەڵێ بەیانیتان باش بەیانی بنێران باش. خۆی خۆکوشتنی ئافرەتان لە هەرێمی کوردستان هەوڵێکی تاکە کەسیە دیاردەیە لە دوای ئەوەی ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی درکمان بە وەکو تاکێکیش لەو کۆمەڵگایە هەمومان درکمان بەوە کرد کە ڕۆژانە ئەو با بڵێن ئەو حاڵەتە لە زیادبووندایە هەر دێ و زیاد دەکا لێر و لەوێ دەبیستێنێکێک لە خەرەندی ڕەواندوس خۆی فرەدایەکێک لە ماڵەوە خۆی سووتانێکێک لەوێ خۆی کوژێکێک خۆی خنکان ئیتر بە هەر هۆکارێک بە بەڕاستی زیادی کردبوو بەڵام ئێمە بەلامانەوە گرنگ بوو بزانین بۆ زۆرترین ئەوانەی کە پەنا بە خۆکوشتن دەبن ئافرەتن. ئافرەتان بۆ ئەوەندە لە وڵاتی ئێمە پەنا بە خۆکوشتن دەبن یەکێکیش لە کارە سەرەکیەکانی بەڕاستی ئێمە وەکو وەزارەت ڕێگری کردنە لە هەموو ئەو بابەتانەی کە دەبنە هۆکاری تێکچوونی کۆمەڵگا و خێزان و هەر بابەتێکی دیکە بۆیە ئەو کاتی بەڕاستی جەنابی وەزیریش گوێسان خان تەکیدی لەوە کردەوە کە کوتی پێویستە ئێمە توێژینەوەیەکمان هەبێ دوای ئەوەی دانیشتین و دوای ماوەیەکی باش مناقەشەکردن و لێک تێگەیشتن بڕیارماندا کە توێژینەوەیەک لەو بابەتە بکەین. ئەیتر ئەوە بوو کاک شوان کە بەرپرسی بەشی پلانە بەیەکەوە بڕیارماندا کە ئەو توێژینەوەیە دەست پێ بکەین. ئەوە بوو دەستمان پێکرد هەستین تقریبی 1000 فۆرمی چاوپێکەوتنمان دروست کرد چکە وەکو توێژینەوەکانی دیکە نییە تۆ بتانی فۆرمێک دروستکەیت و بە ئۆنلاین بینێری و هەر کەسێک بۆ بڕیکاتەوە بۆ دەبنێرێتەوە ئەوە بێ بە چاوپێکەوتن بێ ڕوبەڕوو جا هەر کەسێک کە ئامادە بێ بۆ نمونە دوور لە جەنابەت دراوسەکەیتۆ یا خوشکەکەیتۆ خێزانی تۆ کە تۆ ئامادەبی قسە بکەی لەگەڵ تۆ قسە دەکەین تۆ ناخوشکی برای مێردی باوکی ئەو نەبوو دراوسەکەی نەبوو ئەو جیهەتانەی کە معنین بنکەکانی پۆلیسە بنکەکانی تونند و تیژیە مختاری گەڕەکەکەیە هەر کەسێک کە ئامادەبێ قسەمان بۆ بکە ئێمە لەو 1000 فۆرمی چاوپێکەوتنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان 835 فۆرممان بۆ گەڕایەوە کە ئامادە بوون قسە بکەن لەسەری باقیەکەی دیکە ئاماخۆی ئەویش کە بێدەنگە ئەویش خۆی لە خۆیدا جوابێکی دیکەیە کە تۆ ئەویش خۆی پێویستی بە توێژینەوەیەکە بۆ ئەوانە نەیانویست و قسەی لەسەر بکەن بێگومان دوای ئەوەی ئێمەوە لەو بەڕاستیمە لە توێژینەوەکە زۆر تەرکیزمان لەسەر داتا کردووە لەسەر نەخشەکان کردووە لەسەر هەموو ئەو خشتانەی هۆکارانەی کە کراوە بەڵام لە کۆتاییدا ئامانجی ئێمە ئەوە بۆی ئێمە وەرمانگر بۆ نمونە چی لە دادی پزیشکی چ لە بنکەکانی پۆلیس و بەڕێوەبەراتی تونند و تیژی بڵێ با بڵێن وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی 549 کەس لە ماوەی 6 ساڵ و بڵێ لە 2007ەوە تا 6 مانگە 2023مان وەرگرت 549 کەس بوو. طبعاً فترەی کۆڕۆناشی دەکەوێتە ناو. لەو فترەی کۆڕۆنایە هەستمان کرد تۆزێک بڵێ کەمترە لە ڕوو ساڵەکانی دیکە. خۆشبەختانەوە ما دڵمان خۆشە کە مەسەلەن لە لەو ماوەی کە باس کرد 549 بە فەرمی کە هەیە خۆیان کوشتووە بە فەرمی کە هەیە بەڵام ئێمە لە تیمەکانمان کە لەسەر ئاستی هەرێم و لە شار و شارۆچکەکان و هەر هەمووی بەڵاو ببوونەوە ئەڵێش ئائیلە هەیە خێزان هەیە ئەسڵەن هەر حکومت ڕەنگە پێی نەزانێت کە کوشتویانە و نێژراویشە و کەسیش نازانێت لەکوێیە و ئامادە نیشن کار قسەشی لەسەر بکەن ئەوەیە کە ئێمە ئەو داتایانەمان کە وەرگرت تەماشامان کە بەڕاستی ئەوە شیکردنەوە و تەحلیلێکی زۆری دەوێت مەرج نییە ئەوەندە بێت کە ئێمە لە بەردەستمانە جگە لەوانەی کە بەردەوام لە محاولەی خۆکوشتندان کە هەوڵی خۆکوشتن دەدەن کە بیرۆکەی خۆکوشتنیانێ لەوانەیە ئەوانە زۆر زیاتر بن لەو ئەوەی کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە ڕاستە باشە تانیا خان بۆچی ئەم ناونیشانەت هەڵبژار ئەو بۆچی ئەم بابەتە
ئەم بابەتە بە حکمی ئێمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی چونکە ئەو توێژینەوەیە ئێمە وەکو وەزارەت کردومانە ئێمە گۆمەڵێک دام و دەستگامان لەبەردەستە کە هەر هەمووی پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە ئێمە شەڵتەرەکانمان هەیە ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو کە هەموو ئەوانن ڕوبەڕووی تونند و تیژی خێزانی دەبنەوە و لەوێ داڵدە دەدرێن تا کێشەیان چارەسەر دەبێت ئێمە خانەکانی نەوجەوانان و کوڕان و کچانمان هەیە کە ئەوانش وەکو مشەڕەدن یا دابراون یا لە عائیلێکی هەڵوەشاوە هاتوونەتە ئەوێت تا 18 ساڵی و ئێستا بە بڕیارێک ڕەنگە بە تایبەتی کچەکان بتوان دوای 18 بمێنەوە ئێمە بە ساڵات چوانمان هەیە کەمە زۆر جار لەوانێ ئەوان لەبیر بکەین کە زۆریان لە بێکەسیە لە خراپی خێزانەکان و تعاملکردنی خەزانەکان پەنان بۆ خۆکوشتن بردووە کە ئێمە ئەوانەشمان داڵدەدا ئێمە چاکسازیەکانمان هەیە کە چاکسازی گەوران و ژناو و منداڵانیشمان هەیە بەڵام ئێمە تەرکیزمان چووکە لەسەر ژن کردووە ئێمە بەشێکمان هەیە یەکەی یەکسانی جێندەری ئێمە وەکو یەکەی یەکسانی جێندەری بەو ئەوە هەستاوینە هەر چمکێکی کۆمەلگا بگری پێویستی بە توێژینەوە هەیە پێویستی بە هەمووش بەڵام من بە حکمی ئەوەی خۆم بەرپرسی ئەو یەکەیمەکە یەکسانی جێندەری پێمان خۆش بوو کە لەسەر ئافرەتان خۆکوشتنی بەڕاستی دەمانوی لەسەر ئەوەش بیکەین کوشتنیش کوشتن بەڵام بەڕاستیە کات مەجای نەداین و دوو کۆمەڵک زۆرف دێتە پێش ئیشاڵڵا باشتانیا خان لە دوای ئەنجامدانی ئەو توێژینەوەی جەنابێت بۆ چیت بۆ دەرکەوت ئایا ئێستا هەوڵی تاکە کەسیە یاخود بۆتە دیاردە خۆکوشت بەداخەوە ئەمە لە کۆتاییدا هەمان پرسیار دەکەینەوە ئایا دیاردەیە یا حاڵەتە کە تۆ تەماشا ئەو بەداخەوە ئێمە هەموویمان لە هەم لە کتێبەکەداهەوە هەم بە پریزنتیشنیش پیشانماندا بەرزوو نزمیەک لە ساڵەکاندا هەیە لەو ساڵە بەرز دەبێت تۆ لەوی تردا دەبەزە لەوی تر بەرز دەبێت و ئەخیری تەماشا دەکەی وردە وردە بەرەو زیاد بوون دەڕوە لە شارێکەوە بۆ شارێکی تر تۆ سیرەکەی جاران ئێمە دەمانگووت لە لادیەکاندا یا لە قەزاو ناحیەکاندا ڕەنگە زۆرتر بێ بەس ئێستا تەماشاکە پێ و توێژینەوە ئێمە لە هەندێک شون لە شارەکاندا زیاترە خۆی ئەوە خۆی لە خۆیدا توێژینەوەی دەوێت بۆ ئێستا شارەکان کە دەبێت شوێنی ڕۆشنبیری بێ شوێنی پێشکەوتن بێ شوێنی تێگەیشتن بێ شوێنی ئیشکردن بێ کە بەشێکی زۆری ئەوانەی کە تەماشایکی خۆیان کوشتووە ئەوانن کە یانە خوێندەوارن زیاتر یا بێ ئیشن لە ماڵەکان ئەنی پشکی سەرەکی بەر ئەوان کەوتووە خۆی تا وەکو بڕۆین تا ئاستی خوێندنی باڵاشی تێدا هەیە تا تەمەنی گەورەشی تێدا هەیە بەڵام بە زۆری لەو جیلە لەو بڵێ لەو شەریحەیە کۆبوت لەو توێژە کۆبتەوە هەمان کاتیش لە 21 بۆ 30 ساڵی لە هەر هەمووی زیاترە لە 31 بۆ 40 ساڵی دێت ئەوجا و نەبێ گچکەشمان نەبێت لە 12 شەوە هەمانە کات حاڵەتی خۆکوشتن بەڵێ بەڵێ تۆ هەمانە لەبەر چی لەبەر ئەوەی تۆ خێزانەکان بە تایبەتی منداڵەکانیان وا فێرەکەن توی لات بێ دەرەجێکی زۆر بێنی ئەبێ یەکەمبی ئەبێ نازام چی بێت تونند و تیژێکی بەرامبەر دەکرێت لەوانەیە جەنابەت بە خۆتان لە ناو ڕاگەیاندنن لێرە ببینن کە زۆر جار بە خۆتان پیشانی دەدەن کە منداڵێکە 15 ساڵە 16 10 ساڵە نەچۆتەوە ماڵەوە خۆی کوشتووە خۆی بە ئاودا داوە نازم خۆی بە پەت هەڵواسە چەک دەستکەوتنی چەک و خاصن ئالەتی تیژ وەکو چەقۆ و خەنجەر و نازامتی ئەوانە زۆر ئاسان دەست دەکەون هۆکارەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بەڵێ ئێمە هۆکارمان زۆرە هۆکارەکان زۆرە هۆکارەکە خێزانیە ئاینیە ڕۆشنبیریە ڕاگەیاندن کە ڕاگەیاندن بەڕاستی بەداخەوە زۆر جار ڕۆڵێکی خراپ لەو بابەتان دەبێت ئەوەندە بزەقی دەکات و ئەوەندە بە گەورەی پیشانی دەداوە ڕێبانی ڕێگا خۆشکەرێکە تقریبان بۆ ئەوەی کە بیری شێ نەکردوێت و بیری لێ بکاتەوە تانیاخان توێژینەوەکە توێژینەوەیکی گەورەیە چەندێکت پێچوو ئێمە کە گەشتیتەوەی کە کتێبەکە چاپکەیت تقریبان 11 مانگمان بۆ توێژینەوەکە پێچوو لە 2 هەفتەی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی لە 2023 مانگی 11 بوو 25 11 دەست پێ دەکا تا کۆتای تا 2 هەفتە تەواو دەبێ لەو کاتە عەرزمان کرد پیشانماندا خەڵکێکی زۆر ئامادە بۆ حکومی و غێر حکومی شتێکی بەڕاستی زۆر باشە چکەوەی بێوی ئیسفادەی لێ دەکات لە زانکۆکان دەکرێت ئیسفادەی لێ بکرێت تەنیا بووی لە توێژینەوەکەیان هاوکە یەکەم هاوکارێکی زۆر گرنگم کە ناوەکەی لەسرە کاکشوانم لەگەڵ بوو وتم بەسەرەتا باسم کرد شوان محەممەد سەلیم بەرپرسی پلانە ماستەری لە بەڕێوەبردن هەیە لە ئیدارە بابڵین هەیە جگەل لەوەش ئێمە تیمێکی گەورەمان لە بەڕێوەبەراتە گشتەکانی خۆمان لەسەر ئاستی هەرێم لە زاخۆوە دروست کردبوو تا دەگاتەوە گەرمیان و ڕاپەڕین و بڵێ سۆران و جگە لە ناو شارەکانش کە تەوزیع ببوون مقابلەکەیان بڵێ ئەو فۆرمەی دروستمان کردووی چاوپێکەوتنەکە لەگەڵ ئەو خەڵکانەی نزیک یان نزیک چوەکو خوێن لە کەسانێکە خۆیان کوشتووە
چ ئەوانەی کە وەکو ڕسمی فەرمی داخل بوون لە بابەتەکە و ئاگادارکراونەتەوە لەگەڵ ئەوان چاو پێکەوتنیان کردووە بڵێ لە دووەکو سەرتاش باسم کە لە 2017ەوە وەرمانگر تا 6 مانگی یەکەمی 2023 هەر کەسێکیش دەتوانێت ئەوڕۆ بۆ خۆی مەسەلاً توێژینەوە زیاتر بکە خاصەتەن لەسەر ئەو بابەتەی ئێمە لە کۆتاییدا بە دەرئەنجام و ڕاستپاردەی زۆر باش دەرچوین ئێمە داوامان لە زۆر ڕێکخراو کردووە هەتا لە زانکۆکانیش دەتوان لەسەر هەر تەوەرێکی دەیان استراتیجێت بنووسی دەیان سیاست دروست بکەی دەیان چونکە تا ئیش نەکەی لەسەری ئێمە بۆیەمان نەکردو بەڕاستی وەکو هەر کەسێک کتێبێک بێ و لەسەر ڕفێک لە مەکتەبێک داینێ و مەترێک تۆزی لەسەر بنێشە ئێمە دەمانەوە ئیشی لەسەر و ئێستاش خەریکین ئەگەر خوا هاوکارمان بێ استراتیژیتێک بۆ پاراستنی ئافرەتان دەنووسین بۆ بەڵام لە بۆ وەزارەتی کارەوەی کە پەیوەندی بە ئێمەوە وەزارەتی کارش بەڕاستی پەیوەندی بە هەموو سەرجەنابەت لێرە تونند و تیژی کارت لەگەڵ بکرێ ئێمە ژمارە 5500مان هەیە تۆ دەتوانێت تەلەفۆن بۆ ئەوە بکەی ئەوان بەوە بۆ کرێکارانە دەتوانانی 116مان هەیە بۆ منداڵن لە وەزارەتی ناوخۆ 119 هەیە بۆ ئافرەتان یعنی خۆشببختانە زۆر شوێن هەیە کە دەتوانن هاوکاری بکەن و بەدەنگتانەوە ئەو حاڵەتی تۆ کە باسێکی هەم بۆ کەرتی تایبەتان بۆ کەرتی حکومیە بەڵە خۆی 5500ەکە دەتوانی هەموو کەسێک تەلەفۆنی بۆ بکە بەخۆی ئێمە بە ناوی کرێکارانە بۆ کەرتی تایبەت بە جددیە چونکە ئێمە وە یاسای کارمان هەیە لەسەر ئەوان پێویستە کەواتتان یاخان بە بینەران بڵێم بەڵە هەر کەسێک لە کەرتی تایبەتدا کار دەکات ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە ڕاستەوخۆ با پەیوەندی بکات با ژمارە 5500 ئەتوانی سکاڵای خۆ تۆمار بکەیت و ئەوانیش وەکو تیمی یاسایی بە دوواداچوونی بۆکەن اینجا تەنیاخان با بینە سەر هۆکارەکانی خۆکوشتن واز لە پەروەردەی خێزانی بێنین باشە زیاتر چییە و هۆکارانی کەوا لە خانمانەکەت پەنا بۆ خۆکوشتن بەرن خۆی خۆکوشتن زۆر هۆکاری هەیە یەکێکیان لەوانەیە و باسمان کرد خێزانیە کە لەو خێزانێ هەڵوەشانەوەی خێزانە تونند و تیژیە لێکدا بڕانە میراتە جار هەیە لەسەر میرات ئەمە کەیسمان هەبوو لەسەر میرات بۆکە ئەو ئافرەتیان مەحروم کردووە لێ سەرلانی لەسەرەوەی کە مەحروم کراوە پەنای بۆ خۆکوشتن بردو ئەکید چونکە تونند و تیژی لێ دەکەوێتەوە چونکە هەست بە مەحرومیت دەکا ئینسان تا ئەو هەستانەی بۆ دروست نەبێت نەکەوێ ئیشەڵڵا کەسمان ناکەوین ئەو حاڵتە بەستان نەکەویتە ئەو حاڵتی نەگەی تا نەچیتە تا خۆت لەو شوێن لە جێ ئەو دانەنەی ناتوانانی جگە لەوەش ئێمە بەڕاستی کە لە کۆتاییدا کۆمەلگایەکی زیاتر ئاینیشین دینین ئەوەشمان عنی بەداخەوەندەی تونند و تیژی لە ئاینەکاندا بڵاو دەکەینەوە ئەوەندە باسی خۆشەویستی و باسی هاوکاری و باسی بەسۆزی و باسی ڕەحم ناکەین بەرامبەر یەکتری چونکە خۆی هەموو دینەکان ئێمە لەوێ چاوپێکەوتنمان لەگەڵ نوێنەری زوربەی ئاینەکان کردووە بە مسلمانەوە بە مەسیحیەوە بە زەردەشتیەوە بە جوولەکەوە بە زۆریانەوە کرد لە هیچ ئاینێکدا نییە دامی خۆکوشتن هەر هەمووی کە ئەو دنیا تۆ لە خۆت دەستێنەوە پێدەڵێت تۆ دنیاکەی تریش لێ زەوت دەکرێت باشە ئێمە بۆ نەمانتوانیەوە ئەو ئاینە بەو شێوەیە بگەینینە ئەو خەڵکە کە هەیە ئیمانی پتە بێن نەتوانێت دێ سەرلانی ڕۆشنبیری باشە ڕاگەیاندنی ئێمە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی تەوعیەوە چیمان کردو هۆشیاریەوە چیمان کردو بوو نەمانتوانێت و خەڵک وشیار بکەینەوە وەزارەتی پەروەردە بۆ نەیتوانێت ئیش لەسەر خێزانەکان بکە یعنی ئێمەین ئەوی ترە هەر هەمووی پێویستمان بەوەی بەڕاستی هاوکاری یەک بین تۆ ئێمە هەر هەمومان ناخۆشتریشت ئەوەی کە تو بێکار بێ کە تۆ گیرفانت بەتاڵ بێ ئێستا ئەو هەموو سترێس و کێشە و مەشاکلی ئەو فەوزای جەنابەت دەبینی هەموو ئەو قەیرانە داراییە کە ئەو وڵاتەی گرتوتەوە جا تۆ وەرە کەسێک بیبەر ئەگەر بینە سەر باسی ڕۆڵی قوتابخانە زانکۆکان پەیمانگاکان ئەوان چ ڕۆڵێکی جێڕن لە ئەو بابەتەیە بۆ کەمکردنەوەی بۆ کۆنتترۆلکردنی حاڵەتەکە من ئێستا نازانم ئەوان چ ڕۆیەک لێک دەگەڕن بەڵام ئەوەی پێویستە کە بیگێڕن کە بیگەن بەڕاستی ئەوەی ئێستا لە هەموو دنیا حکوومەت جاران دەیانوت خێزان یەکەمە بۆ پەروەردەی منداڵ ئێستا لە زۆر وڵاتان و لە ڕێی قوتابخانەوە کە لە ڕێی مناڵەکانەوە سلوکی خێزانەکانیش دەگۆڕ ڕفتارەکانیان دەگۆڕ چونکە تۆ سەری مناڵی تۆ دەکەن مناڵێکی گۆشەگیرە مناڵێکی بێدەنگە مناڵێکی شەڕانیە مناڵێکە حرەکەی زۆرە نازم هەر شتێکی هەیە لە ڕێ ئەو مناڵەوە دێنە ناو خێز چونکە تۆ ناتوانانی دایک و باوکێک دابڕێنی لە مەکتەبەکە ئەچن کە سلوکی خێزان گوت ماڵ هەیە کامێرەی بۆ دادەنێ ئەڵە تۆ بزانم چۆن هەتا ئەگە تەمسیلیش بکە ڕۆژێک تەمسیلەکە 2 4 10 ساڵ دوای بێتە خوتیدا تۆ ئەبێ لە ڕێ ئەوانە
و بچیتە ناو خێزانەکانەوە لە ڕێی وشیاریەوە ئێمە دنیایەک توێژەری کۆمەڵایەتیمانە بێ ئەو توێژەریانە کارم ئەوە سۆشال وەرکەریشمان هەیە ئێستا دەردەچن ئەوانش پێویستە مەسەلا دەورەی باشیان بۆ بکرێتەوە خولی باش ببینن ئاگیان لە خێزان لە مناڵەکان بێ من مەکتەبە بۆ خۆم چووم بەڕاستی مەکتەبی کچان بووە سیمینارێکم بۆکردم مەسەلا لەسەر خراپ بەکارهێنانی مۆبایل سیرەکەم کە لە مناڵەکان لە کچەکانم پرسیوە کە هەمووی لە 14 و 15 زیاترن هەتا 6 عدادی لەوانەیە 200-300 تەلەبە لە ژوورەوە بووە پرسیومە لە خێزانەکەدا پش بە چێ دەبستی دڵی خۆت بۆ چێ دەکەیەوە کە کێشەیەکرد باوەڕ دەکەی 4 تەلە بەدەستی بەرز کردەوەی کە گوتی بۆ براکەمە گوتی بۆ دایکەمە گوتی بۆ خوشکەکەم ئەوی تر هەمووی بێدەنگ ئەو هادانیشتە بوو یعنی تۆ سیر کە کتمانێک لەو میلەتی ئێمەدا چ بێدەنگیەکەیە ئێمە هەموو بە شکلێک نزیکین لە عائلەیەکین دەستگایەکی بەڵام لە ڕوحدا زۆر لێک دوورین ناگەینەوە یەکتری ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەوانە ئەو وشیاریە دروست بکەین ئێمە چی بکەین بۆ ئەوەی وشیاری دروست بکەین کە ئەو کەسە چۆن بتوانە کارە هەلی کار دروست بکە بۆ ئێمە ئێستا وەکو وەزارەتی کار مەشق و ڕاهێنانی پیشەیمان چەند سنتەرمان لە شارەکاندا هەیە هەر کەسێک دەتوانێت بچێت لەوێ تەقدیم کاگە کاریش نەزانێ فێرە کارێک ببێ و لە هەوڵیشدا دەبین کە ئیشێکیشی بۆ بدۆزینەوە کارێکیشی بۆ بدۆزینەوە کە بێ و تەقدیم بکات و بە ئیشەکە ڕازی بە چکە لەوانەیە هەموو کەس بە هەموو ئیشێک ڕازی نەبێت کە تۆ بۆی دەدۆزیەوە بۆیە ئێمە زۆر لایەنی دیکەمان هەیە بەڕاستی تەنیا خێزان نییە ئابوووریە ڕۆشنبیریە چوزانم ئاین نییە دنیای کێشەی دیمان هەیە شەڵتەر و شتەکان ئەوانە چ ڕۆڵێکیانەیە لە کەمکردنەوەی و حاڵەتە شەڵتەر خزمەتێک بوو بەڵێ من خانمانی ئەم نیشتیمانە خۆی ئەو شەڵتەرانە یا ئەو ماڵانە ئیشی سەرێکیان پاراستنیانە تۆ هەر ئافرەتێک دێتە سەرجادە یا ڕادەکا پەنا بۆ بنکەیەکی پۆلیس دەبە خۆشببختانە جاران لەوان نەبوو ئەو کەسە ئەو شەوە لە بنکەی پۆلیس بمابایەوە یا بە ناچاری تەحویلی چاکسازەکانیان کردبا شوێن نەبوو بەس ئێستا بە پێی یاسای توندوتیژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەبێت وەزارەتی کار شەڵتەری هەبێت و وەزارەتی ناوخۆش بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە ئەوان کە لەوێ وەردەگرن بە بڕیاری حاکم دەنێردرێتە ئەو شەڵتەرانە لە جیاد ئەو کچەی من و خوشکی تۆ و دایکی ئەو چێ لە سەرجادە بێت کە ڕای کردووە لە ماڵەوە لەوانە کێشەکەش زۆر بەسیت بێ لەوانە کێشەکە زۆر گەورە بێ ئێمە نازانین ئەوە ئەو خۆی کە شکاتی کردو لە بنکە پۆلیسەکان دەچێتەوە لای حاکم تەحویلی ئێمەی دەکە ئێمە ئیشمان پاراستنیەتی دابینکردنی لانی لۆجستیکیە توێژەری کۆمەڵایەتی هەیە زۆرجار توێ دکتۆری پزیشکی دەرونیان بۆ دێنین ئەگەر پێویست کەجار هەیە کەسانی ئاینی دێنین قسەیان بۆ بکات ئیتر لەگە لەگەڵ خێزانەکە دەگەنەوەیک و ئاخرشتیش دەبێت بە بڕیاری حاکم دەرچێ بە بڕیاری حاکم دێ بە بڕیاری حاکم دەڕوا باشە تەنیاخان هەبووە لەسەر خۆکوشتن بوو بێ بۆ نمونە ئێوە یارمەتیتان نابێ هاوکاریتان کردبێ کە بە بڕیاری حاکم دەرچوو بێ لەو جێگەیە بۆ نمونە هەر پەنای بۆ خۆکوشتن بردبێتەوە ئێمە نەمان بۆ پەنای بۆ خۆکوشتن بردبێ بەڵام هەمان بووە کە کوژراوە هەمان بووە بە بڕیاری حاکم دەرچێت دووەمیش بە پێی یاساکە کە 18 ساڵی تەواو کرد خۆی دەتوانێت لە بە تەوقیعی خۆی بە واژۆ خۆ لەسەر داوای خۆی دەربچێ هەرچەندە ئێمە زۆر جار لەگەڵ حاکمەکانیش ڕێگر توێژەرەکانی ئێمە تەماشا دەکەن ئەوە دەربچێ لەبەرەوەی کێشەکەی تۆزە قورسە لەوانەیە چارەسەر نەبێ بێزاریش دەبێت لەوێت چونکە تو هەر لەو ماڵە بمێنەوە بەردەوام ئەڵێ بۆ خۆم دەچمە دەرێ لەسەر داوای خۆم دەچێتە دەرێ زۆر جار پێی دەڵێن جەنابی حاکم بڕیار مەدە چکە بچێتە دەرەوە ژیانی کوشتنی لەسرە لەوانەیە تهدیدی لەسەر بێ بەڵام جاریشی لە دەسەڵاتی ئێمە نامێنە چونکە کە خۆی وتی دەڕۆم و حاکمیش بڕیاریدا تۆ ناتوانانی بە زۆر ڕای بگری باشە چانیا خانەگەر باسی دەرەنجامی توێژینەوەکەم بۆ بکەی گەشتیتە چی لەگەڵ دەرئەنجامەکە گەیشتینە ئێمە زۆر شت و ڕاستپاردەکانیشمان هەیە دەرئەنجامەکەوەی بەڕاستی ئێمە پێویستیمان بە وشیارکردنەوە هەیە پێویستیمان بە بڕیاری زۆرتر هەیە لە دام و دەستگاکاندا بەڕاستی پێویستمان بە کۆدەنگیەک و بە هەماهەنگێک هەیە لە نێوان خۆماندا ئێمە بۆ نمونە ئیش دەکەین لەسەر ئەوەی تاوەکو ئێمە ئاخێزانێک کەسێک وشیار دەکەینەوە ئافرەتە سێدەکەین لەو سەرەوە ڕاگەیاندن بە شێوەیەک هاتۆتە ناو خاستەن سوۆسیال میدیا زۆر بەجددی باسمان لە خراپی بەکارهێنانی سوۆسیال میدیا کردووە کە دەبین کاریگەریەکە زۆر خراپتر دەکەوێتەوە چونکە تۆ وەگەوەی وایە بە دەرزی بیرێک لێ بدەی بەڵام پێشنیارێک بۆ
دەستگای ڕاگەیاندنەکان بکەی لەسەرەوە بڵاوکراوانی کە ئێوە پێتان کرا ئێمە پێشنیارمان من ئەڵەن چی ینی چی پێشنیارێکەکەن پێشنیاری ئەوە دەکەین کە هەوڵ بدەن زیاتر خێزانی بن هەوڵ بدەن کەمتر بابەتی تونند و تیژی بڵاوکەنەوە هەوڵ بدەن ئەو شتانەی کە حاڵەتە لە یعلامەوە نەبێتە دیاردا ئێستا زۆر گەورە نەکرێ زۆر جار باز دەکرێت کچێکی بچووک لە فلان وڵاتێکی نازانم ئەفریقی لای کوێ لەلایەن باوکێ و لەلایەن برایەکە و لای کەسێکی و دەستدرێژی سەکسی کراوەتە سەریە بەڕاستی مەوزوعی هەر مەوزوع نییە ئەوە بە پێچەوانەوە ئێمە کە شتێکی وامان هەیە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمە تۆ لانی پەیوەندیدار ئاگادار کە بە ئەوان بچن هاوکاری ئەو خێزانە بکەن ئەو مناڵە بکەن یا هەر شتێک کە ڕوویداوە بەڵام کە تۆ دەچی بەبێ ئەوەی خۆت بوویتە حاکم و محکمەیەک لە ناو ستۆدیۆکە دروست دەکەی و هەموو شتێک حەلەکەیت و بە کەیفی خۆت ئەوە گەورەترین کێشەیە ئێمە هەمانە هەتا لە بابەتی مخدرات خۆ بەشێک لەوانەی پەنا بە خۆکوشتن دەبن ئەوانن کە ئیدمانن جا بە مەشروبە بە مخدراتە بە هەر شتێکێ ئێتودی ئەوەندە جوان بۆی شەرح دەکەی ئەوەندە جوان بۆی باز دەکەی چۆن بەکاردێ واللهی من خۆم بەش بە حاڵی خۆم تا ئێستش نەمزانیوە چۆن بەکاردێ زۆر شتی هەبووە کەچی ئەوان زۆر بە ئاسانی ئەوەندە جوان شەرحی دەکە هەموو خەڵک فێر دەکە ئەڵەی دەورەیە کردوێتەوە لە ناوڕاگەیاندەدا تانیاخان تۆ لەگەڵەوەی کۆمەڵی بابەت هەیە میدیا بەی شێوەیەک دەسی بۆ نەبە ئەکییت سانسۆری بکرێت سام بەڕێی من بەڵێەوە هەر بۆ دەوڵەمەندکردنی قسەکەی بەڕێزت دارستانێک هەیە لە وڵاتی جاپان کە وڵاتێکی چەند دیموکراسیە ناوی ئاوکی گاهارایە جا ئەو دارستانانە با بڵێن ساڵانە زیاتر لە 110 تەرم لەو دارستانە دۆزرێتەوە هۆکارەکەشی نادیارە حاڵەتی خۆکوشتنە ئەو بۆیە باسیەوە جا بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەن ئەو سا زۆر بە سادەی و بە سانایی هەموو داتا و ئامارەکان دانرا بەس ئێستا حکوومەتی وڵاتی جاپان با بڵین بە هەموو جۆرێک بڵاوکردنەوەی ئەو داتایانی سانسۆر کردووە نایڵە بڵاوکرێت ئەڵە چکەمە یەکێکە لە هۆکارەکانی هاندان بۆ خۆکوشتن لەو دارستانێ هیچ پێویست ناکە گەنجێک مناڵێک ژنێک لە ماڵە و دانیشت و هەموو شتە بزانێ هیچ پێویست ناکە تۆ دایەکێکە کە لەو ڕەمزی قوربانیدان و خۆشەویستی و هەموو شتێک لە دایکدایە کەچی لە نەکاودی حاڵەتێکم نازام لەکوێ لە چ وڵاتێکەوە بۆ دێنێ کە لە فەقیری لە نازام چیدا هاتووە تووشی حاڵەتێک بووە مناڵەکەی خۆی تووشی کێشەیە کردووە ئەوە زەق دەکرێت و پیشان ئێباشە تو لەو هەموو جوانی و سیفەتانێک دایکدا بۆ دی تۆ بچووکی دەکەیەوە لەو ئەوەدا وا بکەی من شک لە خۆم بکەم ئەویتر یا باوک بەخ باوکە مامە خاڵە برای ئەوانە کەسی زۆر نزیکی تۆم بۆ من شک لە تۆ بکەم کە تو برای من بی نا ئەوە شتێک چۆن من لەگەڵ خوشکەکەی خۆم خاڵیەتی برایەتی ناکرێت خێزان دائیمەن سمبولی جوانی بۆ سمبولی ڕێکی بۆ تۆ کە ناتوانانی دارێک بخیتە سەر بەردێک مەشی ڕخێنەوە ڕاستی ئەوە ڕوخاندنی کۆمەڵگایە تانێخان بابەتەکە زۆر هەستیارە جا حەزەکەم کۆتا قسەت ئامۆژگاریکردنی ئەو خانمانەبێ کە بە پۆینتێکیش بێ ڕۆژە لە ڕۆژان بیریان لە حاڵەتی خۆکوشتن کردبێتەوە ئامۆژگاری چییە بۆیان بەڵێ وەڵام من دوو ئامۆژگاری ناباڵێن دوو ڕەئی دەدەم دوو پێشنیار دەکەم یەکێکیان ئەوانەی بیر لە خۆکوشتن دەکەنەوە ئەگەر لە هەر ئاینێکن با بیر لەوە بکەنەوە کە هەردوو دنیا لە دەست خۆیان دەدەن ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتیان هەیە با باش بزان هەموو شتێک تێپەڕ دەبێت با تەماشا ئەوانەکەن کە پێش خۆیان کوشتو ئەوان بە چ شتێک گەیشتوون بەڵام بیرمان نەچێت زۆر جار هەیە بابەتی خۆکوشتن دەبێتە حاڵەتێکی دەرونی لە ئەکە ئابەیەکەوە لە خەمۆکێکی قورسەوە دروست دەبێت ئەبێ ئەوانەی چوار دەوری کە هەستی پێ دەکەن هەر کەسێک چەند جارێک باسی ئەوەی کرد هەر کەسێک زۆر دووبارەی کردەوە کە بێهی وایە کە ژیان ناخۆشە کە کۆمەڵێک تووشی تەشاؤم و قسەی ناخۆشی کرد ئەوە بزانە تۆ دەبێت ئاگاداری بێت تۆ نابێت ئەو قسانەی ئەو بە هەند وەرنەگری بە بەسیتی وەری مەگرێت و هەر بڵێ هیچ نییە و ئەوە هەر قسەیەکە لە لەحزەیەکا کردی نە ئێمە دەبێت هاوکاری یەکتری بێ ئێمە دەبێت بە هەر هەمووشە هەتاکو لە یاساکانماندا دەبێت جێ ئەوە بکەینەوە چونکە دووشت هەیە یارمەتیدان هەیە ئەو کەسە یارمەتی دەدا ئەو کەسەی هاان دەدا ئەو دووشتە جیاوازە ڕەنگە هاندانەکە نەچێتە قاڵبی سزادانێکی بۆ هەبێ بەڵام یارمەتی دەرەکەیمە زۆر جار بیستمانە دەڵک پیاوەکە خۆی ژنەکەی خۆی نەکوشتووە بەڵام چرخی بۆ هەڵداوە نێژنەکە تووڕە بەتێتی خۆم دەکوژم نەوتی هێ ناوبەنزی چرخی بۆ هەڵداوێتی خۆدا هویان ئەوەندە ساڵێک و 2 ساڵ
ئەو شەی لەگەڵ دووبارەکە ناچاری کردو پەناو بۆ ئەوە بە هیچ کەسێک نییە لە خۆشییا خۆی بکوژێ لە کۆتایی هاتانیا خان پێما بێر پێی عیب بۆ خۆی نەکوژێ ئاڕوانەی ئەوە سەرقەکەی بۆ ئەڵڵا تروای لات بەڵە ناچاری کردو پەنا بۆ ئەوە بە بابەداخەوە بۆیە من داوا دەکەم هەم ئەوانەی کە بیر لە خۆکوشتن دەکەنەوە تۆزە نەرمتر هادێتر بیر بکەنەوە ژیان کۆتایی نایە هەموو کێشێک چارە سەر دەبێت هەم ئەوانەی ئاگاداریشن بەڕاستی کە خۆشیان ناتوان هاوکاریان بکەن پەنا بۆ جیهەتی معنی ببن کە بێن بە دەنگێونەوە و بیان پارێز تانیاخان زۆر بەخێر هیوادارم کاری باشتر و جدیتر لەسەرم تەوەرە بکەن چکە خانمانی کورد شایانی زۆر لەم شتانە زیاترن کە ئێستا ئەگە قرار بێ بۆیان بکرێ دووبارە بەخێر بە سپاس بۆ قسەکانت بۆ هەموو ڕێنماییەکان سپاس بۆ ئێوە زۆر سپاس کەناڵک بۆ کەناڵتە لە مووسڵ بۆ جاری یەکەم لە مێژوویە و شارەدا فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلم ئەنجام درا لەم فێستیڤاڵەدا 12 وڵات بە 20 فیلمی جیاواز بەشدار بوون هونەرمەندێکی ئەم شارەش دوای چەند ساڵ دەربەدەری لەم فێستیڤاڵە ئامادە بوو بۆ کوردستان 24 دەڵێت ماوەی 20 ساڵە هونەر و سینەما لە نینەوە مردبوو بەڵام ئێستا دڵخۆشین کە ئەوە دەبینین هونەر لە مووسلێ دهێتە زیندیکردن بۆ یەکەمین جارە دیرۆکە خۆدا ڤیستەڤاڵە فلمان دەگێڕا ئارمان ژێ ساختکردنا هونەرێ مووسلیان و بەکردنا دەریێن باژێری ji بۆ جیهانە هونەری هدف الدرجة الأساس هو ئارمان جێ ئەوە ڤەژاندنا سینەمای و گۆڕینە هزرا خەلەت لەسەر نینەوە کو دبێژن باژێریە وێرانە و بکێر ژیانی ناهێت وەکو دهێتە گوتنج لای هەنێک دەستگەهێن ڕاگەهاندنا زەر نەها دەمێ چەندین ئەکتەرین بیانی هاتین سەرسۆرمان بوون ئاوادانێ و ئەمانێ جاءوا وزاروا محافظة نينوى اليوم تفاجؤوا بالأمن والأمان وتفاجؤوا بالتطور الموجود. هنرمند نافداری مووسلێ حسێن شەکەرچی پشتی 10 ساڵێم جهێلانە باژێرە خوا لەوێ ڤیستەڤالێدای حازرە 20 سنة من حياة الفن ضاع في نينوى سالانە ژیە هونەر لە هەموو عراقی مری بوو ئەم بهێڤینە جارەکادی بەگەڕێت و هۆ لە ڕەبیع 20 بداوی بێت هونەر تشتێکی گرنگە ئەو بخۆ ژیانم و ئەو تشتە دناخی مەدەیە جيدين وضاد فنانين معروفين يعني ژمارەکە ئەکتەر و دەرهێنەر و هونەرمەندێن وڵاتان بەشدارن ئەحمەد بدێر ئەکتەرێ مصری بۆ کوردستان 24 وەسا هەستێ خۆ دەرد بڕا لما جينا هنا وشاف العمران دەمام هاتن vê derê me avedanî dît em destxweşiyê li cenabê parêzgar dikin bi vî awayî arîşeyên berê tên ji bîr kirin govêranî û nexweşî bû xoşbextane demeke nû hatiye pêş hemî avedanî ye bi taybet avedanîya hezrî û wijdanî سينما بناء وتعمير للمخ وللعقل وللوجدان دەبێ ڤیستەڤالێدا 20 فیلم ji عێراقê û 20 welatên diyên cîhanê û 395 ئەکتەرên çendîn welatan û عێراقî تێدا بەشدار بوون و çendîn bergên cuda yên hunerî û millî têda hatine nimayişkirin û çendîn xelat jî hatine dabeşkirin. ماوێ زێدەتری 15 ساڵان ji ber tîrorê û daişê û şerî huner û sînemalvî bajarîda nemabû. Belê dubare vegerandina hunerî û êkemîn vê vîstevala filman bi gotina hunermendan carekedî jiyana hunerî lê vegeriyaya. Derman Bedrî Kurdistan 24 Mosul. بە گوێرەی توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن ماڵپەڕی زانستی ساینس ئالێرتەوە کراوە دەکرێت پیسبوونی هەوا مرۆڤ لە توشبوون بە مەترسیدارترین جۆری شێرپەنجەی پێست میلانۆما بپارێزێت. ئەنجامەکانی توێژینەوەکە بۆ توێژەران سەرسوڕهێنەر بوون چونکە دەرکەوتووە زۆربوونی ژمارەی گەردیلەکان لە نێو هەوادا بە تایبەت ئەوانەی تیرەکەیان لە نێوان 2 بۆ 10 مایکرۆمەترە دەکرێت کاریگەریان هەبێت لە پاراستنی پێست لە توشبوون بە شێرپەنجەی میلانۆما. هەرچەندە بۆ توێژەران
لە ڕووی زانستیەوە ڕوون بۆتەوە چۆن پیسبوونی هەوا ڕێگری لە توشبوونی مرۆڤ بەو جۆرەی شێرپەنجە دەکات بەڵام باسییان لەوە کردووە دەکرێت زۆری ژمارەی گەردیلەکان لە نێو هەوادا مرۆڤ لە بەرکەوتن لەگەڵ تیشکی سەر و بە نەوشەیی بپارێزێت کە هۆیەکی سەرەکی توشبوونە بە شێرپەنجەی پێست. تیمی توێژینەوەکە ئاماژەیان بەوەش کردووە سەرڕایەوەی دەکرێت پیسبوونی هەوا پێستی مرۆڤ لە توشبوون بە شێرپەنجە بپارێزێت بەڵام بۆ مانایە نایەت کە هیچ زیانێکی نییە چونکە هەندێک جۆری گەردیلە بە تایبەت ئەوانەی تیرەکەیان 2.5 مایکرۆمەترە دەتوانن بچنە نێو سیەکان و دواتر لەگەڵ خوێن تێکەڵ ببن کە لە ئەنجامدا مرۆڤ تووشی چەندان جۆری نەخۆشی جیاواز دەکەن. ئەوەشیان خستە ڕوو بەرکەوتنی درێژخایەن بە پیسبوونی هەوا ساڵانە دەبێتە هۆی مردنی پێشوەختەی ملیۆنان کەس لە جیهاندا. دامەزراوەی کەریمی عەلەکە لە چوارچێوەی کار و چالاکیەکانی بۆ خزمەتکردن بە نووسەران و ئەدیبانی کورد ڕێو ڕسمێکیان بۆ نووسەر و شاعیر و ڕووناکبیر محەممەد ئەمین پێنجێنی ڕێخست کە تێیدا کۆکراوەی بەرهەمە شعرەکانیشی بە ناوی تەزووی ڕاز و نیاس بڵاو کردەوە. من مەجبورم دێڕێک لە پەشێ و قەرزکەم و بڵێم تۆ لە سەردەمی کورتە باڵایان باڵای بەرزی خۆت لەکوێ هێناوە؟ ئەو هەموو عشقەت چییە کە 65 ساڵ ئەخایەنێت و هێشتا هەر گەرم و گوڕە لەم شعرەیە کە ناوی قەڵای هەولێرە ساڵی 1983 نووسیبێتی ئەڵێ بەشێکیتان بۆ هەڵەبژێر. ئەم ڕێکخراوە پێزلێنانی بۆ زۆربەی نووسەر و ئەدیب و پیاوە تێکۆشەر و مەزنەکانی کورد کردووە لەو چوارچێوەیە ئەم ڕێزلێنانیشیان بۆ من فراهم هێنا من سوپاسیانەکەم و سوپاسی بە تایبەتی دکتۆر تاڕەسۆڵەکەم کە سپۆنسەری ئەم کارانەیەکە بۆ خزمەتی کولتور و ئەدەبی کوردی و بەنسبەت منیشەوە ئەو پەرتووکی دیوانی شیعرەکەیان بە چاپ کردم کە زۆربەی هەرەی زۆری شیعرەکانمە کۆمان کردەوە لە یەک دیوانە بە ناوی تەزووی ڕاز و نیاز بەنسبەت بدۆن شتێکی باش بوو لەم پایزی تەمەنە ئەم دەستگایە بیری لە بن کردەوە کە مناسبەتێکی وا دروستکەن و کۆڕێکی ڕێزێنانم بۆ ڕێک بخەن و سوپاسیان دەکەم. لەو ساڵانەیە تۆ خەیاڵی ئینسانیت هەبێت ئەوەڵێ من ئینسانم هەموو گیان وەکو ئینسانی ڕووی جیهان لێگەچێ بەبێ گومان جا بۆچی من وەکو دوژمن سەیری کەسانی تر بکەم. ئێمە هاتین جگە لە دۆخە سیاسەکەی و دۆخە ئەدەبی مامۆستامان وەرگرت کە کۆکراوی بەرهەمە شعرەکانی بوو بە خۆشحاڵی و بۆمان چاپ کرد و ئەمڕۆ دابەشکرا و خوێندنەوەیکی جدی شعری ئەدەبی بۆ کرا ئەتوانم بڵێم جگە لە دیوە سیاسەکەی جۆرێک لە گفتوگۆ و جدیەت و با بڵێنی گفتوگۆی ئەدەبیانەشی هێنایە ئاراوە و پێ ئەچێ کەم کەسێک کەمتر کەسانێک زانی بێتیان مامۆستا لە بواری شعریشدا خزمەتێکی بەرچاوی کردووە. شتێکی جیاواز نییە لە ئاشتی خوازی ئێمە شاعریکیش هەڕانگێزمان لە دنیای نەبینیوە زۆر کەم نەبێت. لە تەوەری دووەمدا دوو خاتوونی کورد دوو خاتوونی ئەم نیشتیمانە میوان من هەردووکیشیان هونەرمەندن. هێرۆ شێخول ئیسلامی شێوەکارە ژێوار شێخول ئیسلامی هونەرمەندی گۆرانی بێژە خوشکیشن. زۆر بەخێر بێن. لە کامتانەوە پرسیار لە کامتان کەم لە ژیوار چۆن گۆرێترە زۆر باشە. ژێوار خان هەمیشە جلی کوردی لەبەرایە لە تارانەوە پایتەختی وڵاتی ئێران دەرەکەوی گۆرانی ئەڵەیت میوانی دەڕۆم باڵە باسێکی ئەمەم بۆ بکە زەحمەت نییە کارێکی زەحمەت نییە خانمێکی کورد بەو جۆرە هەمیشە دەربکەوێت. جلی کوردی جوانترین جلی کوردیە لە لای من لە دنیا بەت بۆچیە بێ جلی وڵاتانی تر کەمە بەرە و
پێم خۆشە لە هەر شوێنێکدا ڕۆم بە تایبەت لە سفارەتخانەکان کە ڕۆژی ملی هەنەتەوەیک ئەو کشوەرەسا هەمیشە بە جلوبەرگی کوردی هەم خۆم و هەم کچەکان کە فارسن بە جلوبەرگی کوردی خۆیان نیشانە دەرگێ بە موسیقای کوردیش لێیان. بەڵێ باش هێرۆخان بابێ مەلای تۆ کۆمەڵای فۆتۆستۆریت نەخشاندووە داستانی مەموزینی ئەحمەدی خانیە باسێکیەوەم بۆ بکە. ئەم پرۆژەی ئەحمەد خانیە بۆ من فرە جالب بوو تەرجۆمەی دوکتەر شیرزاد بارزانیە کە زەحمەتیان کێشاگە بە فارسی تەرجۆمەیان کردگەسۆ و من فرە ئفتەخارەکەم کە ئەم سیدانە نەقاشیە ناو ئەم کتێبە کوردیە مەمۆزین من بە تەسویر کێشاگمە جۆرێکە کە ئەنگار منیش ئەم کتێومە بە سیدانە تەسویر یانێ ئەحمەد خانی بە سیدانە تەسویر منیش ئەنگار داستانێکم ناو ئەم سیدانە نەقاشیە ئەنجام داگە. بەڵێ ینی با بڵێن ئەو فۆتۆستۆریانە تۆ لەسەر تێکستەکە چۆن بڵێ بە فکرەی خۆت لە کتێبەکەیان نەخشاندوتەوە باڵە باڵە بە ئەی زۆرت پێچوو بۆ ئەنجامدانی ئەو کارە 6 مانگ 6 مانگت باڵە باڵە بە زۆر بە سادەی واڵێ یانی 6 مانگ پێت کەمە 6 مانگ وەلی چۆن کاراکتێرەکان مشیای شخصیت سازی بکریایتای مثلا خودم مەم مشای مثلا کاراکتەرێکی بوایتای نەمات ئستەقامەت مثلا عشقی عەجیب کە نسبەت بە زین هەسی بعد ئەوەیە بە زاهر و ڕەنە لیباسەکەی من مشخصم کرد کە ژێ مەم چۆن بێت یازین ڕەن لیباسەکەی سوورە بەخاطرەوە کە ئەو عشق و حەیەجان و ئەو شور و نشاتە مەسەڵەن نیشان بەم ناو تەسویرەکە حەزەکەم پیشانی بینەرەکانی بم ئەمە مەمە ئەمە مەمە باڵە باشە ئێستا هێرۆخان با بڵێن تۆ چ لەسەر چه ئەساسێک بۆ منە فەیسی مەمەد بەو جۆرە کێشاوە من بەخاتر خود ئەدەبیاتەکەی یعنی شعرەکانم کە خوێند و دەک دوکتر شیرزادە بە یەکەوە مزاکەرەمانە کرد و بە نەتیجێ گەین کە مەم ئێژێ ئاوا بێت باڵە باش پیاوێکی کوردی جان ئەسان پیاوی کوردە بێ وابێ بزەڵێت زۆر کوردانەیە هەر تەرتیبات و شتێ باش حەزەکەم زیاتر باسی بکەیت ئەی بۆ نمونە زین ینی ئەو ئەحساسە لەکوێوە هات زین خۆ بالاخره عاشق مەمە ئیتر بعد ئەمە زینە ئەرێ ئەمە زین و مەمە کە ئەسڵان لەوان کتێبەکەیشۆ چاپ بوو با حەزەکەم بینەرانیش بیبینن داستانی مەموزین کە من تواو تەلاشم کرد کە تواو کارێکتەرەکانم کتێبە گشتی کوردی بێ جاوە کاتی خۆشی لێرە کرا درامایەکی زۆر باش لە باشوور کە پێم وابێ و کاتە ماڵ نەبوو دانەنیشێ بە دیاریەوە داستانی مەموزین هەم پیر هەم گەنج هەم لاو هەم خاتونەکان هەر هەمووی ژێوارخان بابێمەوە لای تۆ باسیۆم کەوتم جلی کوردی لەبەرکردنی جلی کوردی ئەو فێربوونی یاخود فێرکردنی ئەو هەموو فێرخوازە بۆ تۆ لە ناو تارانە کارێکی زەحمەت نییە تووشی هیچ ئاستەنگێ نابیتەوە مردم فارس زۆر موسیقای کوردیان پێخۆشە بەڕاستی شاید بێژم 70% موسیقی ئێران لەسەر موسیقای کوردەواریە و شاید من چۆن هەم گۆرانی بێژێکم کە هەم فارسیە خوێنم مەسە مەقاماتی ئێرانی دەرسام هەم کوردی لە کۆنسرتەکانم وەختێ فارسیە خوێنم و مردمە فارسەژن ژیوار کوردیمان بۆ بخۆینە یانە ئەوە یانە پێخۆشترە و ژنێکم کە ڕەچەشکێنم چۆن لە ساڵی 2000 من گروپی ژیوارم دامەرزاند بۆ یەکەمین بار لە شاری سنا ئەوە لە تارانەخە کۆنسرتمان هەبوو
بەد لە سنا بۆ یەکەمین جار گروهی ژنانم بردە سەر سەحنا لەسەر ئێستەیج وە ئەوە بووە باعثەوە کە لە سنا شاید بێژم فرەترین کۆنسرتی خانمەکان لە ئێرانە لە شاری دوای تاران لە سنە هەتا شای سنە لە تارانیش زۆرترە زۆر گروپی خانمەکان هەیە لێنا خەریکن بەشداریەکەن و نەوازەندەگەرێکی باشمان هەیە لە ناو سنە لە سەقزە لە بۆکان لە مەهاباد بەڕاستی زۆر خۆشحاڵم کە زۆر لەو ژەنیارانەوە ئێستا هەمویان لە ئاستێکی بەرزن لە ژیوار دەستیان پێکرد کە موسیقا لێبن سازی بە موسیقای کوردی من خۆ گۆرانی بێژم بەڵام خۆشم ژەنیاری ئامێری ساز ستار لێام بەڵام بەرحاڵ کارەکە کاری کوردیە ئەبێت تۆ ئەو ڕیتم و من حتا هەڵپەرکیش فێریانەکەم کە بە لەگەڵ ئەو هەست و نەتەوەی کوردستانە فرێتر ئاشنا بن باشە ژێوارخان گۆرانی بێژەوێ گۆرانی بڵێ ئێمەش بم بەیانی دەمی بەیانی بەڵێ بەس گۆرانی کوردی کوردستانی 24 بەڵێ پێم خۆشە مایکەکەش لە تەنیشتە تا سەوتیە هیچ مشکلەیەکی نییە بەڵێ ئەتوانیت ئەم گۆرانی کە لە ئەسڵاهین مەقاماتی یارسانە بەڵام من بە شێوەیەکی سۆرانی شێرەکەی شێری مامۆستا جەلالی مەلەک شاس کە کاک ئەرفانی کەنعانیش لە کۆنسرتێکە تەنزیمی کرد و جاوەختە دکتر عەبدوڵڵا جەماڵ سێگەرمش بە ئۆرکێسترای سلێمانیە ئەویش تۆماری کردە باڵێ و ئینشاءڵڵا دواتر دواتر مەسەڵەن بۆ کاری ئۆرکێستراڵە بژنەبێ منێتر خۆبایسە سازمان نییە ئەیخۆینم بۆتان شێوات شیرینەوە گۆڵ منیش بۆ تۆ وەک بۆڵ ئەی دڵدارە جوانەکەم خۆشم ئاوێ پەر بەدڵ ئارێ پەر بەدڵ هەستە باڵات ببینم یاری جوان و شیرینم هەستە بەشتت ببینم یاری جوان و شیرینم لەگەڵ یەکە پێک بێنین دنیای تازە و ژینی جوان ئارێ ژینی جوان شێوات شیری ناوە گۆڵ منیش بۆ تۆ وەک بۆڵ ئەی دڵدارە جوانەکەم خۆشم داوێ پەر بەدڵ ئارێ پەر بەدڵ هەر بژی دەنگە نەرزە ئینشەڵڵا هێرۆخان بابێمەوە لای تۆ بۆ بابەتی کتێبی مەموزین داستانی مەموزین چه پێشنیاری بۆ کردی بۆ ئەو ئەنجامدانی و فۆتۆستۆریان بەرادەرێکم کاکاسۆ منی بە دکتۆر شیرزاد پیشنهاد کرد و ئەلبەتە چەندان شێوە کارتریش بوون کە ئیترە مەفتەخارە نەسیب من بوو پرسیاریەوە بکەم لەوانەیە لەناو کۆمەڵە ئیشا بە تایبەت ئیشەکانی تۆ هەڵبژێن ئەمە بووە ئەفتەخارێ بۆ من نەسیب من بوو کە کتێبێ بەم مهمیە کتێبەکان کوردەواریە من ئەم تەسویرگەریە ئەنجام بم هەر بژیت ژێوارخان وەڵی دەنگە زۆر خۆشە ماشەڵڵا جا حەزەکەم ئەوە من ماڵاوی لە بینەرانەکەم تۆش ڕاستەوخۆ گۆرانێکی ترمان بۆ بڵێ و ئیتر کۆتاییە خایشەکەم زۆر زۆر بەخێر بێن دووبارە هەر بژین ئامادەبوونتان لێرە بۆ ئێمە جێگەی شانازی بۆ حتمەن بەیانیش ئەو کتێوە ڕوونەماییە کردێت
بعد لە وەزارەتی ڕۆشنبیریە ئینشەڵا دۆسەکان بتوانن بێن کتێبە ببینن حتمما. بەڕێزان لەگەڵ ئەم دوو خاتونە هونەرمەندە ئەم دوو خوشکە کووردە کۆتایی بە بەیانی 24 ئەمڕۆیەنین، بەڵام حتمما بە گۆرانیەکی جوانی خات و ژێوار فەرموو. لە دەردوایەخ میهنەتی فرقەت گەلێ لەم هایە لە بێزارم گەلێ لەم ژینە بێزارم تۆ گۆرە و خۆم گوڵایە من بێدی ناخ تۆ گۆرە و خۆم گوڵایە من بێدی ناخ بێدی ناخ بێدی ناخ هەوەندە جودەکە ناڵی کە ناڵی بکەن یادی محەبی بێڕیاتانە دووبارە بەخێر بێتەوە.